وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان هەفتەیەکی هۆشیاری مادەی هۆشبەرمان ڕاگەیاندووە. دیارم هەفتەیە لە سلێمانی دەستمان پێکردووە بە درێژایی هەفتە بەردەوام لێ بۆ تەواوی بەشێکی گەورە لە شارەکانی هەرێمی کوردستان هەوڵەدین لە داهاتووە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و ئێمە هەست بە مەترسیەکی گەورەی مادەی هۆشبەر ئەەکەین لە هەرێمی کوردستانەوە ئامارەکان ئەوەی حکوومەت و ئەوەی دەستگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستانە ڕێیانگەیاندەوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان. زیاتر لە 15,000 کەس لە ماوەی 7 ساڵە مادەی هۆشبەریان بەکارهێناوە. بەجددی ئەمە کارەساتێکی گەورەیە بۆیە پێویستەکە بە هەمومان ڕوبەڕووی ببینەوە. ئێمە دەستمان پێکردووە پشتیوان بخوا بەردەوامبی کۆمەڵە حەقیبەی ترمانە بێ کۆمەڵە ئیڤێنتی ترمانە بێ و بەردەوامە بین. ئێمە ساڵانی دیکە تەرکیزمان لەسەر کۆمەڵی چالاکی و کۆچی گەنجان ئەوانە بوو، بەڵام مستەکەی نێساو مەترسێکی زۆر گەورەی لە کۆچی گەنجانیش دەرچووە. ئامارەکان پێمانەڵێن ئەمە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر کۆمەلگای کوردی. پێویستەکە هەمومان کاری لەسەر بکەین. بۆیە ئێمە لە ڕووی یاسایی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی دەرونی، لە ڕووی پزیشکی و لە ڕووی ئابووری لە هەموو ڕووەکان و قسەمانە بێ لەسەرم بابەتەوە قساکەین بۆ گەنجان و بۆ لاوان و هۆشیارێکی گەورەمان ڕاگەیاندووە و داوا لە حکوومەت و تەواوی لایەنەکان و ڕێکخراوە مەدەنیەکان باقی ڕێکخراوەکانی دیکەی خوێندکاران و لاوانەکەین کە لەگەڵ ئێمە هاوکارێکی جدی بوون بۆی بتوانین بە هەموومان ڕوبەڕووی مەترسیە گەورە بینەوە. هەر هیچ نەبێ ئەو ژمارەی کە لە ڕابردوو بووە ئەم ژمارە زیاد نەکا، ژمارە یەک نەبێ بەدوو، چونکە خەتەرێکی گەورەیە. ئێمە کە ئەبینین لە وڵاتانی دراوسەی ئێستاکە ئەم مادەی هۆشبەرە بە ڕێژەیە کاری کردووە لەسەر گەنجان و لاوان خەڵکێکی زۆری بەلاڕێدا بردووە. خەڵک تووشی داڕمانی جەستەیی داڕمانی دەرونی بووە. ئێمە نامانەوێت ئەمە لە کوردستانی شار ڕووبا. ئەگەر ئەمە ڕووبا مانای وا هەیە ئەمە خەتەرێکی گەورە دروست بووە لەسەر کۆمەلگا. بەڕاستی ئەمڕۆ کە سەنتەری پەرەپێدانی لاوان کۆنفرانسێکی بەستەوە بۆ بەڕەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دەستیان خۆشبێکارێکی جوانیان کردووە و پێویستە لەسەر هەموو ڕێکخراوەکان و سەنتەرەکان بەڕاستی ئەم جۆرە کۆنفرانس و ئاگادارکردنەوە و هۆشارکردنەوەی لاوەکانمان بکەن. بەداخەوە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانی لەگەڵ ئەوەی کە کەمترین بەکارهێنەرمان هەیە بەڵام زۆرترین قاچاقچی مادە هۆشبەرەکانمان کە وڵاتی ئێمە بۆتە بە جێگای ئەوەی کە معاملەی مادە هۆشبەرەکانی پێدا بکرێ بە تایبەتیش لەو ناحیە قەزانی کە لەسەر سنوورەکانن. بەداخەوە تا ئێستا پێشی پێنەگیراوە ڕێگری لێ نەکراوە. بۆیە پێویستە گرنگە بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەمە ئەرکی حکومەتە ڕێگری بکە لە هێنانە ناو ئەم وڵاتە هێنانی مادە هۆشبەرەکان بۆ خاچی هەرێمی کوردستان و لە دوای ئەوەش بەڕاستی گرنگە خێزانەکان لانی پەروەردەیەکان کە ڕێگری بکەن و لە ڕووی پەروەردەوە بتوانن تاکەکانی کۆمەلگا پەروەردە بکەن کە خۆیانی لێ پارێزن، چکە بەڕاستی هەر کەسێک ئالوودەبوو دوایی پاراستنی زۆر قرسە و بە کەسێکی نەخۆش حساب ئەکرێ کە ئەمەش گرنگە بۆ خۆی وەکو نەخۆشێک وەکو ئەوێک معاملەی لەگەڵا بکرێت و چارەسەری بۆ دیاری بکرێ، نەک تەنها بکرێتە سزنەکانەوە و لەوێش دیسانەوە دووبارە دەست پێ بکاتەوە و بەردەوام بێ لەسەر بەکارهێنان ئەم مادە هۆشبەرانە ئەبێ بەڕاستی چارەسەری بۆ بدرۆزرێتەوە، چکە لە زۆربەی وڵاتان کە توش ئەبن ئەو کەسانە تووشی مادەی هۆشبەرە بن کە ئالوودە ئەبن چارەسەریان بۆ ئەدۆزرێتەوە، نەک تەنها بکرێنە سزنەکان و دووبارە ئەوانیش لەوێ کەسانی تر فێر بکەن. بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر مەترسی ئەوە هەیە کاتێک کە لەسەر تاوانێکی تریش گەنجەکان لاوەکان ئەگیرێن ئەترسن لەوێ لە سزنەکانە تووشی مادە هۆشبەرەکان بن، چکە دڵنیان لەوێشی چارەسەرێک بۆ ڕێگەریکردن لە مادە هۆشبەرەکان نەدۆزراوەتەوە. بۆیە گرنگە بەڕاستی لایانی پەیوەندیدار حکومەت ڕێگری بکە لەو مادە هۆشبەرانە و ئەو کەسانەی کە سزنەکە چارەسەریان بۆ بدۆزێتەوە، نەک تەنها لەوێش بەردەوام بن لەسەر مادە هۆشبەرەکان و پەروەردەش گرنگە بەڕاستی تاکەکان پەروەردە بکرێن و کە دوور بخرێنەوە لە بەکارهێنانی ئەم مادە هۆشبەرانە. ئەوە چی دەبی تەنیا زانکۆ نییە، هەموو هاوکاری هەموو لایەک بی. پەروەردە زۆر گرینگە بۆ نەهێشتنی بتوانین کۆنتترۆلی مادە هۆشبەرەکان بکەین. ئەوە دەبی لە قوتابخانەکان، لە ئامادەیەکان، لە زانکۆکان، لە میدیا بە هەموو لایەکە وڵدەین هیچ نەبی ئەو کەم بکرێتەوە هەتا دێ بەرەو زیادبوون دەڕوە کە ئەوەش مەترسیدارە هەم لەسەر ژیانی ئەو خەڵکە، لەسەر نەخۆشی، لەسەر اقتصاد، لەسەر دارایی کوردستان. لەبەرەوە زۆر گرینگە ئەو گەنجانە لە ماڵ بکەون و فێری مادە هۆشبەرەکان بن. بۆیە ئەوە لە سەرەتادا دەستمان پێکرد بۆی وەکو وەرکشۆپێکی لەگەڵ هاوکاری شوێنەکانی تر بۆ ئەوەی ئەو دروستکەینەوە بەردەوامیش دەبین. بارودۆخێکی ناسەمانگیری دەبێت
تێگەچێت